هەڵگرتنی نووسینی کوردی لەسەر تابلۆ و نووسراوی فەرمانگە حکوومەکان لە کەرکووک تا دێ زیاتر دەبێت. یاساناسانی شارەکە لابردنی زمانی کوردی بە پێچەوانی یاسای ژمارە 7 زمانە فەرمیەکان و مادەی 4 دەستوری هەمیشەی عێراق دەبینن. ئەمەی وای ئێستاکە لە تەندروستی کەرکووک بەو شێوەیە تەعامل دەکات و محرڕێکی ڕسمی دەکاتە زمانی عەرەبی، ئەمە دژی یاسا و دژی دەستورە دەبێت ئێمەوە کورد سکاڵای یاسایی لەسەر تۆمە بکەین، داواکاری گشتیری ئاگادار بکەینەوە، چونکە ئەمە بە هیچ جۆرێ قبول نییە. تۆ لە وڵاتێکە یاسا ڕێگەی بەوە داوە تۆ ئەمە نایاساییە. بەدەرلەوەی پێشێلکاریشی دەستوری و یاساییە ناحەقیە کە بەرامبەر بە نەتەوەی کوور دەکرێت لەم شارەیە و پێمان ئەڵێ ئەمە زەنجێکی مەترسیدارە، پێمان ئەڵێ پرۆسەی تعریب بە شێوازێکی تر بە نەمەڵێکی تر بە نەهجێکی تر دەسەڵاتداران و ئیداریانی شاری کەرکووک گرتویانەتە بەر بەرامبەر بە نەتەوەی کورد لەم شارەیە. پەرلەمانتارێکی کەرکووکیش دەڵێت بە نووسراوی فەرمی داوایان لە سەرۆکایەتی کۆمار کردووە هەڵوێستیە بێت و ڕێگە لەو سەرپێچی یاسای و دەستوریە بگرێت بە پێچەوانەوە ڕێگەی دادگای فیدراڵی دەگرنە بەر. دوو هەڵوێستمانە بێتن ئەگەر سەرۆک کۆمار هیچمان پێ نەکاتن لەو نووسراوەی بە وەزاتی تەندروستی عێراق ئێمە توانین لە ڕێگای دادگای فیدرالیەوە کە شکاتی خۆمان بکەین، سکاڵای خۆمان بکەین کە پێی دەستور گەرەیە ئەو فۆرمە بە هیچ جۆرێک نەگۆڕێت و زمانی کوردی هەروە لەناو هەموو تابلۆ ڕسمیەکان بێتن لە ناو هەموو فۆرمە ڕسمیەکانی فەرمانگە حکوومەکانی ناو عێراق بەگشتی بە کوردی و عەرەبی بێن. بەڕای چاودێرانی سیاسیش لابردنی نووسینی زمانی کوردی لەسەر تابلۆ نووسرا و فەرمیەکان گرتنەبەری ڕێکارێکی داریە بۆ تعریب لە شارەکە. ئەگەر باەک بۆ یاسا و دەستور لە وڵاتەدا مابێت دەبێت ئەو سەرپێچیە قبوڵ نەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.